سڵاوتان لێبێت هەر بە گوێزەکە دیارەکە لە شارۆچکەی تەوێڵەم هاتوومەتە هەورامان دەمەوێت لە دانیشتوانی تەوێڵە بپرسم لەم وەرزەی کە ئێمە هەنگاوی بۆ دەنین کا وەرسی زستانە و بەرەو ڕووی دەچین دۆخی ئێوە وەکو دانیشتوانی هەورامان و تەوێڵە چۆنە لەگەڵ بێنەوتی و گرانی کارەبا و لە هەمان کاتیشدا لەگەڵ دروشمبازی و وتاف و بەڵێنەکانی دەسەڵات. دانیشتوانی ئەم شارۆچکەیە بۆ تێپەڕاندنی وەرزی زستان پێویستیان بە 12 بەرمیل نەوت هەیە هەندێکی دیکەیان لە باشترین حاڵەتە پێویستیان بە 8 بەرمیل نەوت هەیە بۆ ئەوەی بیسووتێنن و خۆیان لە سەرمای زستان بپارێزن بەڵام حکومەت تەنیا بەرمیلێک لە باشترین حاڵەتە 2 بەرمیل دابەش دەکات و ئەویش بە نرخێکی گران دەچینە لای دانیشتوانی شارۆچکەکە و بزانین لەسەر ئەم بابەتە چی دەڵێن لەگەڵمانە. سەرماکەی هەورامان لەکەیەوە دەست پێکە وڵا خۆی بە ئیسە جە و گۆڕاوە جاران هەر لە مانگی دەوە دەست پێکرد سەر جە و گۆڕاوە گەرمە دنیا لەوە چێ لە مانگی 11 دەست پێ بکە وڵی خوا خۆیە زانێ ناتوانم بڵێت ئەی کاتی خۆی ساڵان حکومەتی پێشوو نەوتوشتی چۆن دابەشە کرد چۆن هاوکاری خەڵکی کرد بۆی لەو سەرما خۆی بپارێزێت زمانی قەدیم زمانی قەدیم بەرمیلی بە دینارێک بوو هەرزان بوو ئەیچی خەڵک هەرە بەرمیلیش نەیەکڕی کۆمپانیایان هێنا بە تەنەکەی ئێران لێرە ئەمان کڕی بە 350 چەندتان سەرفە کرد نەوت نۆتمان سەر منێک ئەی چۆن خۆتان دار ئەی ئێستا چەند بەرمیل نەوتان پێویستە پێنج ئەگەر بەشکە 5 بەرمیل ئەگەر بەشکە ئەرەوەڵا ئەی خەڵکی دار بەکاربێنێ ئەکسەریەتی بەدار کارێنێت یعنی ئەگە دارەکە نەبێتر ئەبێ پەنابەری بۆ نەوتەکە ئەرەوەڵا ئەرەوەڵا بێ پەنابەری بۆ نەوتەکە جاخۆ حکومەت زوو گرەی شەکاڵێ دار مەبڕنەوە جاخۆ دار نەبڕنەوە ئەویش نەوتەکە نەیان نابێت کورە دار خوا بڕێتەوە وشک بووە نەفسی خۆم حەبە بن گوێزم وشک بووە بۆچی وشک بووە ئەیچی زانم خوای زانێ ئەخر بێبارانیە نەخۆشیە چییە بێبارانی نییە بێ ئاو نییە نەخۆشیە چیە زیاتر نەخۆشیە کەس نازانێ خوا نەبێ کەس نازانێ بەخوا کەواتە ئێوە ئێستا ئەم ساڵ هەر ساڵانە 1 بەرمیل نەوت وەرەگرن لە حکومەت ئەرەوەڵا بە 104 و 105 هەزاریش لەخوای سەر نازانم من خۆم نەمکریوە بە نسبەتی خۆم ماڵم لە سلێمانی بەس لە هاوینایەمە و لە سەرنا لە سلێمانی کەواتە ئەگەر ماڵێ لێرە دابنیشە بەزستانە بێ 4-5 بەرمیل نەوت بسووتێنێ ئەرەوەڵا بێ 4-5 بەرمیل نەوت حازر کەم بۆ زستان ئەرەوەڵا قەپسەڵێ باشە لەبەر کردووە دیارە جۆگەی لای جەناب و ساردە ئەرەوەڵا ساردە من لەم ژوورەوە ماڵمان لەم ژوورەوە لەسەر جادەیە لەو سەرەوەیە لەو سەر ئاوا ڕۆی بۆ سەر سەلامەتی کاوداوەکەیتان لە حکومەت چییە ئەوە تا بانگەشەیە ئەڵەن دەگما پێ بڵێ فلسێ ناینی وەڵا هەر نەڵێ باش سوودی نییە شتی درۆم بۆ چییە 100 جار وعدیان نامێ هەر هیچ وعدی چیان پێدا وعدیان نامێ کە عەرزەکەم بۆ لەسەر تاپۆکە نایکەن لە سلێمانی هیچ نەوتەکەش نادەنێ و ناوەڵا نەوتی هەر وەری ناگرم گرانە بڵێ گرانە نەوەڵا جگە لە گرانی هەر وەری ناگرم هێرە هی ئێرانەکردن و زایی بەمەوە ئەگەر پێویم پێویستەوە نەوتەکەی حکومەت باش نییە زۆر ئەڵێن نازام ئاوی تیا چی و زەردە ئەی خۆی بێ چ ڕەنگە بێ پلیتەی بیلاتە بین ڕقەکە ئەی چی باشە نۆتی سپی ئەوانەی ئەوە هی وەڵایی نەوتی زەمانەی سەدا ماوە بە قورآن ئەو نەوتی ئەو زەمانە ماوە کە بەرمیلێ کڕیمە بە دینارێ بەرمیلەکە و ماوەیان نەوتەکە ئەی چۆن سەرف نەکردە کردومە تووسەری ئاوە لەش ساغوی عەرەبی دەست ماچەکە دەست پێقایتر گەرمکەرەوە هەڵکەیت ئەمەری گەرمکەرەوە دێتر لەمەولا سەرمای ساردی کردەوە در وردەوە کاتێتی کاتێتی در ئەی ساڵانە پێویستان بە چەند بەرمیل نەوت هەیە
والله برميل نوت حتى به كما يشتري چەندێ وەرەگرن لە ساڵێکە لای حکوومەتەوە يك برميل یەک بەرمیل ئەویش بە 104,000 و 150 شو هذا ئەی خۆتان پێویستان بە چەند بەرمیلە والله خو نازاني چنه ئیسا ئێوە خۆتان ناچارە بمڕۆم بیکڕم نەوت اره والله بەخەبڵانی خۆ ساڵانە چەند بەرمیل سەرفەکەیت نەوت 4 برميل 5 برميل سرفا كاين ليره 4-5 بەرمیل ئەی داروش ئەسووتێنرێ یان ناسووتێنرێ اه با داريش هاتشين دار يعني داریش ئەسووتێن و 4-5 بەرمیلیش ئەسووتێنن مالكان كوتون ماڵەکان کەوتن یعنی ئەگە دارەکە بسووتێنی کەمتر نەوتە سووتێنی اه بەسەکە دارەکە نەبێترە بێت 4-5 بەرمیل نەوت بله سرد ليره ئەمە بارگرانی فكر زاني ئەمە بارگرانی نییە لەسەر گیرفانی خەڵک والله يقراني وەستاگیان ئەوە ئەبینم لە بەشێک لە شایخانەکان ئەم ئاگردانە دانراوە ینی جاریش پێ نەکراوە ئەڵە هەندێکیان زەمەڵەن بەیانیان زوو ساردە هەڵەکەیت ئێوە بڕیاتان داوەکەی ئیتر هەڵیکرد وڵاتر ما جارێ باوێتی تازە دامانناوە مەگەر تۆزە باران هەوا ساردکان جە بەیانیان دایەگرسێنی تر داروشتمان بۆ چا کردووە حازرە لە ژوورەوەی تر تۆزە ساردکە جارێ جەوەکەی خۆشە تا ماوەیەکی تر تقریب ئاوە مانگی 11 ئەو ناوە چاک دایەگرسێنی حازرمان کردو بۆەوەی ئێستا ئەم ئامێرە وەکۆ زانین بەدار ئیشەکە ئێوە لەبەرەوەی نەوتەکە وەک پێویست نییە بۆیە برتان لەدار کردوتوان نیە وایە بۆ یەکەم جار نەوتەکە پێویست نییە و نەوتەکە ژێرە گەرم ناکات وەکو دارەکە چاک نییە بۆ ئێرە چارخانە بە کەڵکی نەوتوشت نایە ئەی لە ماڵەوە تا چەند پشت بە نەوتە بەسنیان ئەوش ناچار هەند بەدار بیوەست وەڵات لە ماڵەوەتر زۆینە خانوەکان بەدار سۆبای لەمەیە و زۆینەشیان نەوتە خۆتان ئەگەر دار بەکارێنن چە بەرمیلتان پێویستە ساڵ وڵا بە خانوو کەوتێسە لە سەرەوە خانوو هەیە ساڵانە حەو بەرمیل هەش بەرمیلەوە سووتێنێ ینی ماگانە بێ بەرمیل احتاقە بسووتێن وا بڕوا وایە جەوەکەی ساردە بە فروشتی زۆریش لەبارەی ئەوەیە نەوتوشتی هەر نایەن ساڵی بەرمیلێگەیان بەرمیل بەشیەکە بە نرخێکی گرانیش ئەرە وڵا هەیە بە 7,000 دەخۆی بە بمێکە بە 125 زارە هەیە ئێستا لە بەشی سەرەوەی هەورامان ئاگردانیان ئیش پێ کردوێوانە لەسەرەوە هەیە هەمووی حازرە لێمایان حازر کردو داروشتیان حازر کردو هەموو چاوەڕوانی سەرماکەن ئەرە وڵا ینی خەڵکی ئێرە پشت بە حکومە نابەسێنەوتی بۆ دابینگا خۆی چیە ساڵی بەرمیلەیە بەڵ بەرمیلەکە بە کەڵکی چیە وڵا بەرمیلەکە بەشی مانگێ ناکە لێرە جەو ساردە هیچ بە کەڵک نایە لە ساڵە مەتر بەفرە بارە زۆرە بەفر لێرە چێوی ساردە باران بە کەڵک نایەتر هەمووی ماڵەکان بژە بەستن بەم دارە بەم سۆبایە دارەکەش بەشی خۆی گرانەوە نیە ئەگەر ئی خۆت نەبێت ئی خۆت نەبێت خۆ نەبێرە وڵا گرانە سیارێ 8,000 لەوەیە سیارێکی چۆن زمینێتراوە دووتەنیە بۆ دووتەنیە دار بە 7,000 ئەرە وڵا ئێمەش بارگرانێکی تر خۆ نزیکە بێتەوە لە بەرمیلە نەوتەکە دارەکە وەکو نەوتەکە نییە دی ئێستا دارەکە سفادەی زۆری لێکەی بەڵام نەوتەکە چی حد بە کەڵک نایە نەوتەکەی ناوەڵا مەبەستمەوەی دارەکە شەر تێچوویەکی هەیە ئەرە وڵاویش هەیەی کابرا بەس هەیەی زۆرینە ینی باخی خۆیانە یەن و زۆرینەی باخی خۆیەتی یعنی تۆ لە زستان ئای سووتێنی شاکیەکە بۆ زستان میلە ئەگەدار نەسووتێن چەند بەرمیل نەوتە بۆ ئەوەی سەرما و سۆڵەکە تێپەڕێن وڵا ئێمە وەکو ماڵی خۆمان نۆ بەرمیلمان پێویستە نۆ بەرمیل ئەرە وڵا چونکە ساردە ئەرە وڵا ساردە ئێرە حەلیەم بابەتتان دەخۆ تۆ بڵێ هەر نۆ بەرمیلەکە بکڕن بێ بەدار حەلتان کردبێ وڵا ئەیکڕین زۆربەی ماڵەکانیش فەقیرن دارەکڕن بەدار بەڵێ ئەرە وڵا بە دیاریکراوی ساڵی پێشوو چەند بەرمیلە کڕی ئێمە ساڵی پێشوو 3 بەرمیلیان پێیان حکومەت تقریبا مە 300,000 تێچوو بەرمیلی بە 150,000 پێیان بەڵێ خۆ ناچار بووی تر بکڕیمان 6 بەرمیلمان کڕیوە 3 بەرمیل حکومەت پێداوی 6 بەرمیلمان کڕیوە ئەرە وڵا واتە نۆ بەرمیل و سووتانەوە ماشاءالله ئەی پشتان چۆن بەدار نەبەست لەگەڵ ئەوانین بڵین دار بسووتێ بەڕاستی لەگەڵ ئەوان کە دارەکان و خۆیان منتۆ ئیلا ئەمەگەرەوانی وشک بوو بن بەڵام مەبەستمەوە بووە خەڵکی ئێرە زیاتر پشت بەدارە بەزێ چۆنە جەناب و بیرە لەوە نەکردوەوە کەسی وا هەیە ئەتوانێ داربێنێ خۆی بچێ لە شاخەکان داربێنێ لە ناو باخەکانە بەس ئێمە کەسی وامان نییە بە بەرمی نەوتەکە ئەرێ وڵا ئەبێ نەوتەکە بکڕی نەوتەکە بۆمان باشترە تا دارەکە
ڕیس ئۆتۆمبیلی نییە کە نەوت بکڕن چۆنی گوازنەوە بۆ لای ماڵەوە وڵا هەر بە دەبە لەسەر جادەکەی کەینە ناو دەبە و بە دەبە ئەی بینە سەر و یانی ئەوەش ئەرکێکی تر ئەرێ وڵا بەرمیلێ ئەکڕین بڵێن بەرمیلەکە بە چەندی کڕین 15,000 دەین جایی هێنە ناو ماڵەکە ماڵی ئەمەش خۆ نزیکە هێشتا نزیکە ئەرێ وڵا هێشتا نزیکە بەسڕی ئۆتۆمبیلی نییە بەڵێ هەر ئەوێ ماڵمان نزیکە بەسی تر بەرمیلێ ئەکڕین بە 110,000 120,000 15,000 ژەدەینی جایێنێتە لە ماڵ سەرماکە لەوە چی ئاوا دەست نەکرێت گرانترە گرانت بەرەوەڵا گرانترە ئەو کات ساکی بازرگانیەکە چۆتە 150 160 هەزار ئێمە بە هاوینانەی کڕین بە هاوینان تۆزێ هەرزانترە بە هاوینان مشوری زستانە خۆن یعنی ئەمە لە کاتی بانگەشە شاین هەر کاتی بانگی شەیە یەک نیاوە دەدەن و بەڵێ نەدەن و واکەین و کەچی حاڵی خەڵکی شەرۆ خۆیت ڕاستەکەی قوربانە بم دەست خۆش بیت. هەر لە تێوەڵە دانیشیان لەکوێتەوە بەڵێ لە تەوێڵە بەڵێ لەگەڵ مەسلەی زستان و بوونی نەوتە ساڵانە پێویستان بە چەند بەرمیل نەوت ئێمە خۆمان بە نیسبەت ئێمەوە لە هانە سوسو 12 بەرمیل ماشاءڵڵا 12 بەرمیل پێویستانە بیستوتێن بیکوژێنینەوە چونکە خۆروشت لێمان نایە لەو بەرەوەی ئەکەوێتە ئەو بەرەوە ئیتر ئەو بەرەوە سرمیە و دوقاتە ئەو بورجە ینی قەتباڵی چیاکێ با بڵێ لە خوارەوەین هەر لەسەر جادەکەین بەس چییە خۆر لێمان نایە بەڵێ واتە ئێوە ساڵانە پێویستان بە 12 بەرمیل نەوتە باشە هەر گەیاندنی بەرمیلەکەش خۆی قورس نییە بیگەنیتە ماڵەوە ینی ڕێگەتان هەیە ڕێگەی باش چۆن قورس نییە وڵا دەیتر ڕێگەی باشی تر مەجبوری هەرچۆنێگە بێ ڕێکێتەوە ئێوە نییە ناچار بوون دار بەکار بێنن بۆ سووتانن وڵای تر بەکاریە نین بەسی تر ڕێو شوێنیە بێ ئەویش ینی هەر پشت بە نەوتەکە بەسن بەڵێ ئەی حکومت چەند نەوتی داوە پێتان ئەم ساڵ با بڵێ جارێت تا ئێستا هیچ تا ئێستا ئەوە سەرماکە هاتوو هێشتا نەوتان وەرنەگرتووە نەوەڵا ئەی هیچ ساڵی پاڵ چەند بەرمیلتان وەرگرت 2 بەرمیل بەڵێ باشە ئەگەر ئێوە 12 بەرمیلەکەی پار دوانی حکومت بووە کە ئەویش 200,000 تێت چووە بەرمیلی بە 150,000 نەبوو بەڵێ 150,000 بەڵێ کەواتە ئێوە بەرمیلەکانی تر دڵنیامەگەر لە زستانە کردیانی هەر بەرمی لە 150,000 پێیاوە و جارێکە گران بۆ یان بە چەند دەستان کەوت زیاتر زیاتر لە زیاتر 150,000 بەڵێ جاکەواتە ئێوە تەواوی ئەو موچەیە گەر موچە خۆر بن هیچ زستان بەس بۆ نەوت ڕۆیشتووە دەیتر موچە شکووە موچش کووە موچە شکووە یانی ئەمە بارگرانی لەسەر خەڵک دروست کردووە بێ چۆن دروستی ناکە چۆن دروستی ناکە ئەی تۆ هەر سەرمات بێ حاڵۆ چۆن بێ ئەتر جگەل لە سەرما قابلە تۆ پێویستە بە هیچی تر نییە پێویستە بە هەموو شتێکەوە نییە بەڵام بارگرانەکەتان لە زستانە زیاترە بێ دەوایە بەڵێ داواکاری لە حکومت چییە وڵات داواکاریم لە حکوومەت ئەوەیە بە هەموو جۆرێک یعنی هاوکاری هاوڵاتیان بکات ئێستا ئافرەتی قسەی بۆ کردین وەکو جەناب دەستان خۆش بێ باسی وەکە وتی وڵی ئێمە تقریبا 9 بەرمیلێکە کڕین بەس بخوار حەزم لە زستانەکەی تا هاوینەکە تۆ وڵێکی بەڵێ وڵی تر فەسڵە و یەت و ئەڕوات من کێشم زیاتر خواست بۆ کوامۆرزیان نییە بەڵام من بە حەز بڵێ حەزم لە زستان نییە نییە دەبەر سەرما و بەستن زۆر ئەی بەستێت و زۆر مانووە بین ئاوی گەرم کە بە بۆری و بە حوشەیە و ئەیتر ئەم ناتوانانی بەفرەکە لابێت و ئەگەر بەفر هەبێت ئەگەر بەفریش نەبێت و ئارزامەنە ئەی بەستێ ناتوانانی هاتو چۆ بکەیت کارەباکەش گوێ بە 24 ساعتیە ناتوانانی بەگەرم کەرە و پێشەکەی هی تەروانە ئەوە پارەکەی زۆرە ینی هەرە کارەباکە من کە ئێمە کەشەمانە بڵێ نەگە کارباکە بەس هەر لە ئێسەوە وایان ترسانووی لە ترسان ناوێتی گوڵۆ پیش داگرسێنی جارە نازانین چەند کارەبامان بۆیێتەوە ئیسا بۆتە 24 ساعتیێرە بووە بڵێ بووە ئەویش دوو دڵن خوایە پارە زۆر بێتەوە نێتەوە بەڵێ تۆ بە داگیرسان تا بە هەرە نایکوژێنیتەوە تا بە هەر نابی بژێنیت بەخوا ئیدارە ناکەی سۆڵە و بەفر مەترێ مەتر و نیوێ بارێ و جەناب و پشت بەدارە بەسییان نەوت وڵا دار دار ئارە وەڵان توانێت دارە پێویستە بۆ ئەوەی بیکڕیت یان پیکابی مەرزیە 6 پیکابی مەرجە نابێ بکوشێتەوە ناوەڵا ئەی لە پاڵیان نەوتەکە شارە کڕیان نانەوتەکە پشتی پێ نابێت وەڵان حەد ناکڕین ئەی دارەکە ئەکریانی باخی خۆتە ئەی کڕین ئەی کڕن ئارە وەڵا ئەی نرخی ئەو چۆنە ئەویش تقریبان پیکابێ بە 150,000 خۆ بەرمی لە نەوتەکە خوێ لێتر سۆباکە جوانترە سۆباتر
نتر شوية ناي ئەمە ئمە بەس دارەکەی أنا والله باش. اتنو تكن بخوا زوايك معناه بارك النو برميلي سوتانو نۆ بەرمیل أنا بخوا ئەی حکومەت هیچی ئەدا يك نەوت برميل یەک بەرمیل أيام نايا جاخۆ لەگەڵ گەرمیانە فەرقتان نییە نەوە. گەرمیانیشان بەرمیلێکیان هەیە حرواية والله أنا بخوا ئەی حکومەت قەت بۆ بەڵێن نایە بۆ شتێ ناکا بۆ جێبەجێ ناکا ئەی خۆ تا تەوێڵەیان تەنیوە بەلافی تە و دروشم و وعد و عود بقصة بي يا بكردارة بي خەڵک بەوانە چاواشە ئەبێ یان خەڵک زۆر لەوە والله نابي نابیش نبخوا ئەی کاتی ئەوەیە ئیتر جەودە نەود وەرگن حکومەتێکی دابش کردو والله حیجنە والله بەتەماین ئەڵێ نەو دیێت بە 140,000 بەستا ئێستا هیچ نەوتێک دیار نییە ساڵانی پێش و چەندتان وەرەگرت چەند بەرمیل دوودانە یەک دانە دوودانە بە 140,000 لەگەڵ بازرگانێکا فەرقێکی هیچ احتیاج بەمان هەر نییە لە بازارێکری بە 160,000 خۆ چەند سەرفەکەی ماڵ 4 ساڵە سۆپای دار بەکارێنم ئێستا ئیتر لە تواناتان نەماوەت دارەکەش کەم بووەتەوە کڕینیشی گرانترە نەکەی چۆنە میگزەمیەکەکری بە 200,000 لە 150,000 بە 200,000 میگزەمینێکدار ئاوە ئەرە وەڵا بەشی چەندێکەکە وڵایتر بە پێی پێداویستی ماڵەکەیە چۆن سەرفیەکە خۆ نابی بگوژین تۆ لە تەوێڵابی بگوژین تۆ وەختی وایە بە دوسێ ڕۆژ بەستەڵەکی تایە بەفرێباری بەستەڵەکێکی زۆری هەیە بەس ئێستای تر جوکاوە خۆی گۆڕا 2 ساڵ تقریبن تۆزێ خۆشترە بەڵام خۆ بەخوار مانگی یەک و مانگی دوانزەکە هەر سارد گوت لە تێڵات تا مانگی پێنجش خەریکە هیتەر سۆپا بەکارێنیت وەکو گەرمیان و سلێمانیوانە نییە فەرقی هەیە باشە هیتەرەکەم کارەبا ئەوە بکە وەزام ناشوێرن زۆر ئێستای تر کە هەموو کەسە ئێستا تێگڕا گڵۆبەکە هاتە دەرەوە و ڕۆشتە سەرەوە ئەیکوژێنێتەوە ئیشەکەی نەما پێی وای لاتۆ چونکەوەنە گرانە ئێسم 2 مانگە 3 مانگە داشکانەوە بۆ کە دوای ئەوە ئیتر تەواو حەقی خۆ لە سازاکە لێ سێنێت کارەبا کەواتە پێشتر کە نەوت بەکارهێناوە چەند سەرف کردووە ئەو ساڵانی کە نەوت بەکارهێنا چەند بەرمیل سووتان بەلانی کەمەوە لە ناو تێوەڵا هەر ماڵس ساڵی 5 بەرمیلێکی پێویستە بەلایانی کەم وڵا ئەگەر سۆپای قەترەی و بتەوێ ماڵەکەش بە جوانی گەرم بێت بەخوا 1970 بەلمیتەوێت ماڵی وایڵێ بەخوا دوانزەم سەرف کتۆ بە پێش شوێنەکەش بڵێن ئەو شوێنە تۆزێ نساری پێڵێن ئێمە سارترە لەگەڵ شوێنێکی گەرمیانە فەرقەکە لەگەڵ نەوتەکەیە ئێستا ماڵە خۆری بەرەکەی ئەوە بەری ناگەێ فەرقەکات ئەوەش هەمووی تەسیراتەوە زیاتر سەرفەکات شوێنەکەش کوێستان و گەرمیانەکە زیاترە حکومەت پێویست هاوکاری خەڵکەکە نا کوڕەنەوەڵا نەوەڵا ئەم 2 ساڵە ئەم نەخۆشی دارگوێزانە هەبوو تۆزێ خێری تیا بوو خۆیان لە بنەوە وشک بوون خەڵکیش وەکو کە گوێزەکە نەخۆشەکە و دەیبڕی وی هێنایە بۆ ماڵەوە ئەی سووتان ئێستا هیچ نەماوە گوێزەکە دوور کەوتووەتە دارەکان یان لە باخەکانەوە دوورە یێنیت مەساڕفی زۆرترە ئەوەی کە گوێبیست بوون قسەی دانیشتوانی تەوێڵە بوو شارەدەی تەوێڵە کە باسییان لەوە کرد بەهۆی سەختی زستانەکەەوە ناچارن ساڵانە 5 تا 12 بەرمیل نەوت بسووتێنن وتیشان حکومەت تەنیا 2 بەرمیل نەوتمان لەداتی لە باشترین حاڵەتە ئەویش بۆ 104,000 دینار کە لەگەڵ بازرگانێکە فەرقێکی وای نییە بۆ ئەوی بە نرخێکی هەرزانیش دەستمان کردێت زۆر کات هاوینان هەر احتیاتی خۆمان نەخەین و نەوتەکە کڕین گواستنەوەشی بۆ ماڵەکان زۆر تێچووی تێچیەوە لە هەمان کاتیشا قورسیشە لەبەرەوەی ڕێگای ئۆتۆمبیل کەمە و ماڵەکانی شوێنەکانیان سەختە تەنانەت بە نەفەس و هەناسەدانی منیشەوە دیارەکە بەڕاستی ناوچەکە زۆر سەختە و ئێمە بە ئیسراحەتیش سەرکەوتوین و هاتچۆمان کرد تەواو کاریگەری لەسەر نەفەس و هەناسەدانی دروست کردوین چ جای ئەوەی کە بەرمیل نەوت بگوازیتەوە یان نەوت بگوازیتەوە یان هەر پێداویستێکی دیکە تا بەرنامە بەی گەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سوپادە زایە ناکەن